إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له. نشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، ونشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. قال الله تعالى في كتابه الكريم: ونفس وما سواها فألهمها فجورها وتقواها، قد أفلح من زكاها وقد خاب من دساها. وقال عليه الصلاة والسلام: لا تباغضوا ولا تحاسدوا ولا تدابروا وكونوا عباد الله إخوانا. بەڕێزەکانم، خۆشەویستەکانم، پەروەردگار پێناسەی نەفسی ئێمە ئەکات، ئێمەی بەنی ئادەم، بەوەی کە هەڵگری خەیر و شەڕە. ئەم خەیر و شەڕە ڕۆژانە و هەموو سەعاتێک و هەموو دەقیقەیەک لە ململانێدایە. لایەنە شەڕەکەی پڕیەتی لە بوغز و غەرەز و حەقد و حەسوودی و گومانی خراپ و نەمیمە و سەرزەنشکردنی خەڵک و سەرکۆنەکردنی خەڵک و دووڕوویی و نیفاق لەو بابەتانە لە خۆگرێ و چەندین کردداری خراپیشی تێدایە کە ڕۆژانە بەسەر تاکتاکی ئێمەی ئیماندار دادێت بەبێ ئیمانەکانیش بە هەمان شێوە. لە بەرامبەر ئەوەشدا ئەو نەفسەی ئێمە هەڵگری کۆمەڵێک کاری جوامێرانە و پیاوەتی و ئازایەتی و میواندۆستی و خزمدۆستی و تەقوا و پشتبەستن بە خوای گەورە و گومانی باشبردن بە خەڵک و تەسامح و لێبوردن و ئیستیعانە و ئیستیعاذە لە خۆ ئەگرێتن و هەڵگری کۆمەڵێک کردداری باش و چاکە کە ڕۆژانە بەسەر دڵی ئێمە دادێت. کەواتە لێرە دەخوای گەورە هەردوو لامان بۆ باسەکات، بەڵام ئەوەی کە سەرفراز و سەرکەوتووە ئەو کەسەیە کە پەروەردگار ئەفەرمێ: قەد ئەفلەح من زەکاها. خۆشبەختە، ڕزگاری بووە ئەو کەسەی کە لایەنە باشەکەی زاڵ کردو بەسەر لایەنە خراپەکەیە. لە هەمان کاتداش فەرمێ: وەقەد خابە من دەساها. ماڵوێرانە ئەو کەسەی کە ئەم لایەنەی فەرامۆش کردووە، دەرونی خۆی پاک نەکردوێتەوە لەو شتانەی کە باسم کرد و ئاماژەم پێ کرد. ئەم کردارە باش و خراپانە کەسمان لێی بەری نین. خراپەکان تا کەسانێک کە لێی دوورن تەنها پێغەمبەران بوونە، سلامی خۆیان لەسەر بێت. لە خوار ئەوانەوە نە ژنەکانیان مەعسووم بوونە، نە منداڵەکانیان، نە کوڕەکانیان، نە کچەکانیان، نە نەوەکانیان، کە لە قورئاندا چەندین ئەو سەرگوزەشتەی ئەوانەمان بۆ جێڕێتەوە کە لە ماڵی پێغەمبەرانە سلامی خوای لەسەر بێت حەسوودی و ڕق و قینە و کوشتن و بڕین تێدا ڕووی داوە لەبەر ئەوەی کە دەرونی خۆیان پاک نەکردوێتەوە. بۆیشە ئێمەش کە ئێستا کە لە مەدانەکە داینا، ئێمەش بە دوور نین لەو کردارە خراپانەی کە تێماندایە ئەگەر بێت و زاڵی نەکەین، بنبڕی نەکەین و کردارە باشەکان زاڵ نەکەین بەسەریدا. لەو کردارە خراپانەی کە لە نەفسی ئێمەدایە، ئەمڕۆ دانەیەکم هەڵبژاردۆ بۆ ئەوەی خۆم پێش ئەوە خۆم چاک بکەم، چونکە کە باسم کرد ئەگەر بێت و خۆمان چاک نەکەین ئەبینە ماڵوێرانی بۆ دەوروبەری خۆمان و بۆ قەبر و قیامەتەکەی خۆشمانە. یەکێک لەو کردارە خراپانە حەسوودیە. وەکو وەڵێن حەسوودی دایکی نەخۆشیە دەرونیەکانە. کەواتە بەر لەوەی کە ئێمە حەسوود بین بە خەڵکانی ترە، خۆمان دەرونی خۆمان وێرانەکەن بەوەی کە ئارامی دەرونی لەدەست ئەدەین.
زیانی یەکەم کە بەریەکەوێت خودی خۆمانین لەبەر ئەوەی کە حەسوودیمان لە دڵی خۆمان دا نەماڵیوە و لە جێگای ئەوەدا تۆزە برانی بەڕێزەکە بێنە پێشەوە تا برانە جێگایان بێتەوە ڕەحمەتی خواتان لێبێت. حەسوودی کە باسم کرد ئاماژەم پێ کرد بەوەی کە دایکی نەخۆشە دەروونیەکانە، واتە هیچ کەسێک تووشی نەخۆشی دەروونی نابێت ئیلا لە سەرەتادا ئەم کەسە حەسوود بووە. حەسوود چییە؟ حەسوود ئەو شتەیە کەم جار پێناسەکەی بکەین ئەوەیە کاتێک کە شتێک ئەبینیت لە دوژمنەکەت نا، لە جیرانەکەشت نا، لە برایەکەت ئەبینیت، جاری وهە لە کوڕەکەت ئەبینیت، جاری وهە لە کچەکەتە، جاری وهە لە خێزانەکەتە. چونکە لە قورئاندا ئاماژە بە کەسوکارە نزیکەکانەکەت باسی دوژمنەکە ناکات. ئەوەیە دڵت خۆرپەیەکەکە پێت ناخۆشە کە ئەم کەسە ئەم نیعمەتە خوای گەورە پێی داوە. ئەمە یەکێک لە نیشانەکانی حەسوودیەکە لە هەر هەموماندا ڕۆژانە ئەمە دووبارە بێتەوە. بەڵام لەوە خراپتر ئەوەیە ئەگەر بێت و هەنگاوی دووەمی نا ئەم حەسوودیە بەوەی کە هاتە سەر زمانمان، بەوەی بڵێن جا فڵان ئەمەی لە چێ بووە، ئەمەی بە چ کڕیوە، جا تا دوێن نا نەبوو بخوە، ئەگەر ئەمە بەوە پەیدا نەکرێت لە چێ بووە، کەواتە حەسوودیەکە لە قۆناغی دڵەوە هاتە سەر قۆناغی زمان بەوەی کە دەرمان بڕی. لەوەش خراپتر ئەگەر قۆناغی سێمی هەڵدام ئەوەیە کە بە کردار شتێک بکەین ئەم کەسە ئەو نیعمەتەی لێ بستندرێتەوە، یاخود بێتە دەستە خۆمان بەوەی کە خوا نەخواستە وەکو قابیل هابیل بکوژین کە برای خۆی کوشت، بۆ چونکە حەسوود بوو پێیوە. خۆتان ئەزانن کە خوای گەورە باسی ئیبلیس دەکات، پێش ئەوەی کە ناوی ئیبلیس بێت ناوی عەزازیل بوو، یەکێک بوو لە بەندەکانی خوای گەورە، خۆشەویستی خوای گەورە بوو، بەڵام لەبەر ئەوەی حەسوودی برد بە ئادەم عەلەیهی سەلام بوو بە خراپترین و قێزەوەندترین بوونەوەری سەر ئەم زەویە، بەڵکو لە گەردوونیشە. بەهۆی چێ؟ بەهۆی حەسوودی بوو. کەواتە یەکەمین تاوان کە لە ئاسمان ڕوویدا حەسوودی بوو و هەر لەوێش خوای گەورە ڕیسوای کرد بەوەی کە بوو بە ڕەجیم، بۆی کە ڕەجم مەکرێتن و لەعنەتی لێکرێت تا یەوم الدین. لە دوای ئەوە کە هاتنە سەر زەوی یەکەمین تاوان کە ڕوویدا قابیل بوو هابیلی برای کوشت. لەبەر چی؟ لەبەر ئەوەی حەسوودی بە برایەکەی برد بۆی کە لەو لە تەقواتر بوو کە خوای گەورە قوربانی ئەمی قبول کرد، قوربانی ئەمی قبول نەکرد، بەس لەبەر حەسوودی. ئەمە چێوە لە چیەکات؟ ئەمە براوە لە براکات. کەواتە من و تۆش بەدەر نین، ئەهلی علمی مەندیل بەسەری، ئەهلی مزگەوتی جومعە و جەماعەتی، حاجی سەیدی مەلای، هەر پێگەیەکە بێت کەسمان لێی بەدەر نین ئەگەر بێت و دای نەمرچێنینەوە ئەم حەسوودیە. چونکە ئەمە قابیل کوڕی چێ بووە؟ کوڕی ئادەم بووە عەلەیهی سەلام، لە ناو ماڵەکەی خۆیە، لە ناو باوکی کە پێغەمبەر بووە، هێشتا مرۆڤایەتی گەشەی نەکردووە تا حەسوودی بێکتر بن، بەڵام لە هەمان کادا چونکە لە دڵیدا حەسوودی هەبووە وەکو من و تۆ هەی بووە، ئەم حەسوودی ئەکتیڤ بوو، براکەی خۆی کوشت. لە هەمان کاتدا هەمووتان چیرۆک و سەرگوزەشتەی یوسف ئەزان عەلەیهی سەلام کە هەموو تاوانەکەی ئەوە بوو خەونێکی بینی، خەون، هیچ کرداری نەکرد، سیارەی نەبوو، پارەی نەبوو، خانوبەرەی نەبوو، کۆشک و تەلاری نەبوو، نەزمەی سەرشانی نەبوو، پارەی جیرفانێکی نەبوو، هیچی نەبوو. تەنها وتی یا ئەبەتی ئینی ڕەئەیت ئەحەد عەشەرە کەوکەبەن ڕەئەیتوهم لی والشەمسە والقەمەرە ڕەئەیتوهم لی ساجدین. تەنها تاوانەکەی ئەوە بوو خوایە ئەی باوکی گیان خەونێکم بینیوە 11 ئەستێرە لەگەڵ ڕۆژ و مانگە سوزدەیان بۆ بردم. باوکی چی وت؟ یا بونەیە، یەکسەر یا بونەیە لا تەقسوس ڕوئیاکە، ئەی کوڕە جوانەکەم ئەم خەونەت مەجێڕەوە. لە لای چێ؟ عەلە عەدووەک، لای دوژمنەکانت نەخێر، لای براکانت نەجێڕیەوە، براکانت بینە بەر چاوی خۆتە. باوکی ترسا لەوەی کە چی کە شەیتان زەفەریان پێ بات و ڕووشیدا کە براکەی خۆیان پیلانێکی بۆ داڕێژن کە هێشتا کە باڵغ نەبووە، هێشتا منداڵێکی بچکولانەیە. ئەدی ئەگەرەوە کردارە بایە، ئەگەر دەگۆ سیارە و قەمەرەی هەبایە دەبات چیان لێ کردبایە، ئەگەر پارە و دەسەڵاتی هەبایە و نەزمەی سەرشانی هەبایە دەبات چیان لێ کردبایە. خۆتان ئەزان چی لێ کرد و چیان لێ کرد و خستیانە نێو بیرەکەوە و تا کۆتایی وای کرد کە خوای گەورە ئەم خەونەشی بۆ بەدی هێنا، چونکە خوای گەورە کە شتێکیدا ئیلا بەجێ دێنیت وەلو ئەگەر هەموو دنیاش دژی بن ئیلا خوای گەورە ئەم شتە دێنتە دی.
بەوەی کەوتی بۆ برایەکانت ئەم مەوزوعە مەجێڕەوە على ئیخوەتیک فەیەکید لەکە کەیدا لەبەر ئەوەی پیلانێکت بۆ دائەڕێژن إن الشيطان للإنسان عدو مبين شيطانيش دژمنێکی سەرسەختی وەڕوون و ئاشکرای بەنی ئادەمە. لە هەمان کاتیشدا بەڕێزەکانم ئەبوو جەهل خۆ ئەیزانی دژمنەکەی نا برازاکەی ڕازگۆیە کە پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام، بەڵام لەبەر ئەوەی حەسوودی پێبرد و نەی ئەویست شوێنی برازاکەی بکەوێ ئەوە بۆ کوفری هەڵبژارد و جەهەنەمی هەڵبژارد بەس لەبەرەوەی حەسوود بوو بە برازاکەی خۆیە. کەواتە لێرە برازا و مام و برا کەسیان نەجاتیان نەبووە لەو داوە پیسەیە. کەواتە ئەی من و تۆ پێتان وایە ئێ من و تۆش ڕزگارمان بێت ئەگەر بێت و ئێمە سەرگوزەشتەی ئەوانە وەرنەگرین و دەرسیان لێ وەرنەگرین بێگومان نەخێر ئێمەش ڕزگارمان نابێت. لە هەمان کاتدا عەبدوڵڵاه بن سەلول کە لە سەرکردە گەورەکانی منافقەکان بوو، ئەویست ببێ بە مەلیکی مەدینە. کاتێک کە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم کۆچی کرد بۆ مەدینە، حەسوودی پێبرد بەوەی کە ئەو پێگەیەی لەقەبی ئەگەر ئەو بێت بۆ مەدینە، کاتێک کە هات دژایەتی کرد و هەتا خۆتان نەزانن هەتا کۆچی دوایشی کرد، هەتا مردیش هەر بە منافقی ژیا و مرد و چەندەها پیلانێکی داڕشت بۆی کە سوڵتان لە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم بستێنێتەوە خۆی ببێت بە مەلیکی ئەو ناوچەیە. ئەمە چی وای لێ کرد؟ ئەمە حەسوودی بۆ پلەپایە. وای ئەزانی کە پلەپایە بەدەست مرۆڤەکان لە کاتێک کە خوای گەورە ئەوی هەڵبژار بە پێغەمبەرایەتی و نەشویستی ببێت بە مەلیک، بەڵکو تەنها پەیامەکە ڕای ئەگەنێتن و لا نوريد منكم جزاء ولا شكورا. ئەمە هەڵوێستی پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام و هەموو شوێن کەوتوانی ئەویش کە ئەوانەی کە بەڕاستی شوێنی ئەکەون نایانەوێت پلەپایە و پۆست، تەنها لەبەر خوای گەورە ئیننا نەخاف یەومەن عەبوسەن قەمتەڕیرا. ئێمە ئەترسێن لە ڕۆژگارێکە کە ڕۆژگارێکی زۆر ترسناک و ڕەشە، بۆ ئەو ڕۆژە هەوڵە دەین. ئەگەر کەسانێک بۆ پلەپایە هەوڵەدات ئەوە ئینسان ئیماندار نابێت بە هیچ شێوێکە بۆ ئەو پلەپایە هەوڵ بدات. تەنها ئەو پەیامە ئەگەر جێگایان بۆ کردەوە ڕای بگەین، ئەگەر جێگاشی نەکردەوە ململانێ و سیڕاع ناکەن لەگەڵ هاودینەکە و هاو قیبلەکەی خۆیە. کەواتە عەبدوڵڵاه بن سەلولیش لە حەسوودیە ڕزگاری نەبوو. خوای گەورە بۆمان باسی ئەهلی کتابەکات، خۆ ئەیان زانی کە ئەمە پێغەمبەرە و ڕاستیشە و لە کتێبەکانی ئەوانشە ئاماژەی پێکراوە. بۆیە خوای گەورە فەرمێ وەدە کەثیرا من ئەهلی الكتاب لەو یەڕدونەکم من بعد ئیمانیکم كفارا حسدا. ئەیان زانی حەزیان نەئەکرد کە باوەڕ بکەن بە پێغەمبەرایەتی عەلەیهی سڵات وسەلام و حەزیان لێ بوو ئیماندارەکان هەمووان هەڵگەڕێنەوە بۆی نەبن بە موسڵمان و بەهەشتیان بەنسیب بێت. كفارا حسدا بۆ ئەو حەسوودێکە شاربوویانەوە لەکوێن دەرێ من عندی ئەنفوسیهم کە لە دەروونەکانیاندا ئەم حەسوودیان شارد بووە بۆیە دژایەتی موسڵمانەکان و پێغەمبەریان نەکرد عەلەیهی سڵات وسەلام بەوەی کە ئەم بەهەشتە بەدەستدێن کە ئەیان زانی ئەمە ڕێگە ڕاستەکەیە. کەواتە سیر بکە ئەهلی کتابیش بە عیلمەکەی خۆیانەوە ئەشان زانی، بەڵام لەبەر حەسوودیەکە عیلمەکەی داپۆشین، دڵی داپۆشین، بغز و غەرەز لە دڵیان چێندرا و کوفر و جەهەنەمیان هەڵبژارد. خۆشەویستەکان، ئەو چیرۆکانی کە باسمان کرد خوای گەورە فەرمێت تیلکە ئومەتون قەد خەلەت لەها ما کەسەبەت وەلەکم ما کەسەبتم. ئەمانە قەومانێک بوون و سەرگوزەشتە و مێژووی ئەوان کۆتایی پێ هاتوو، ئەوەی کردویان بۆ خۆیانە کردووە. وەلەکم ما کەسەبتم ئەوەی ئێوە ئەیکەن بۆ خۆتانە. جێڕاندنەوەی ئەوانە تەنها بۆ دەرس و عیبرەتە، نەک فرمێسک بڕێژین بڵێن بۆ وای کرد بۆ وای نەکرد، چونکە ئێمەش بەدەر نین تووشی ئەو دەردەکوشندەیە ببین. بۆیە خوای گەورە فەرمێ فەقسوس القەسەس لعلهم يتفكرون. سەرگوزەشتەی ئەوانەیان بۆ بجێڕەوە بۆ ئەوەی عاقڵ بن و دەرز وەربگرن. وەکو ئەڵێن ئەو کەسە عاقڵە کە لە هەڵەکانی خۆی دەرز وەرئەگرێت. وتارە چێ لەو عاقڵترە؟ وتێ لەوە عاقڵتر ئەو کەسێک کە لە ئەزمموی خەڵکە دەرز وەرئەگرێت. هەمومان ئەو حەسوودیمان بەسەر داتووە. ئایا گەڕانویتەوە؟ هەمووشمان ئەبیستین شەوانە و ڕۆژانە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە دەوروبەری خۆمانە کە فڵان برا برایەکەی کوشت، کە فڵان برا لەگەڵ براژنەکەی دەستێک ڵاو کرد برایەکەی کوشت، کە ئەشبینین ئەبینی بەنزین بە سیارەدا کە سیارەکەی گڕتێ بەرەدات لەبەر ئەوەی کە حەسوود بۆ حەز ناکە فڵان سیارەیەکێ بێت.
ئەمان لە پێناوی چیەکرێن لە پێناوی حەسوودیە لەبەرەوەی حەسوودیەکان ئەکتیڤ بووە ئایا سەرگوزشتەی ئەوانە و ئەوانەی کە لە ڕابردوو ئەوەی کە ئێستاش ڕوەدا بۆتە دەرس و عیبرەت بۆ ئێمە بۆی کە ئێمە دەرونی خۆمان پاک بکەینەوە یان نە پرسیارەکە لێرەدایە من پێشی ئێوە ئەبێ یەکسەر وەربگرم بۆ کوشتی بۆ سووتاندی بۆ سەحری لێ کرد بۆ تەفرەقەی دروست کرد بۆ تەعلیقی هاوێشت بۆ کۆمێتێکی نەشیاوی نووسی ئەزانام لەبەر حەسوودەکەیەتی ئەدی ئەگەر ئەو کەسە من بم من بکوژم بسووتێنم کۆمەتی ناشرین لێ بدەم و وا بکەم و پاشم لە باسی بکەم ڕوبەر و تعلیقی لێ بدەم قڕ بەسەرە من وقد خاب من دەساها ماڵوێرانە ئەو کەسێک کە ئەم بلایانێ فەرامۆش کردووە جا هەر کەسە با بۆ خۆی بگرێت نەڵێ فلان بۆ کوشتی با بۆ خۆمان بگرین حتما ئەو شتەشمانە کردووە و تێشماندا ڕووی داوە بەڵام دەستمان لێوە گرتووە یان نا ئەفەلەم تەکونوا تعقیلون خوای گەورە فەرمێ ئایا ناکرا ژیرانە بیر بکەونەوە پرسیارمان لێکە ئەلەم نەجعل له عینەین دوو چاوم پێ نەدان وەلیسانە وەشەفەتەین دوو لێ و زمانێکم پێ نەدان بۆی کە بخوێنەوە پرسیار بکەن و توێژینەوە بکەن وهەدەیناه النەجدەین ئایا پێم نەدای کە چەپ و ڕاستی خۆ لێک جیا بکەیتەوە کە بزانین چ خراپە چ باشە نازانین دڵی ئێمە ڕۆژانە لایەنی کەم علمی نەفس ئەڵێ 187 ئەوەی کە بە دڵماندا دێ خراپەیە لە چێیبوو خوا لە ناوی باو نازانم چی ئەو شتانە بە دڵماندا دێت بەڵام ئایا لێ ئەگەڕێن بێتە سەر زمانمان هەندێکمان بڵێ لەوانەیە خۆشم پێشی ئێوە بەڵام لەوانەیە جیاوازی ئێمە و ئەهلی مزگە و زیاتر لەوانەیە نەیکەین بە کردار بەڵام ئاگادار نەبین ئەیکەین بە کرداریش ئێمەش ئەسووتێنین ئەکوژین هەروە چۆن قابل کردی هەروە چۆن 11 برا ویان لە یوسفی برای خۆیان کرد کەواتە کەسمان بەدەر نین أقول قولي هذا أستغفر الله لي ولكم التوفيق فاستغفروه إنه هو الغفور الرحيم الحمد لله ثم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه أجمعين عباد الله أوصيكم بتقوى الله وطاعته إن الله مع الذين اتقوا والذين هم محسنون برز كانم حتما هدردك كباسكين حتما صار سرشمان هي بويك خداي جورا ياخذ پیغمبر عليه الصلاة والسلام لحديث كان بوي باس فرمون بويك صار سري أمن خوشية بكين کە باسم کرد هەمومان تێماندا هەیە بەڵام چارەسەرەکەشی دیاری کراوە یەکێ لە چارەسەرەکانی ئەوەیە هەم بۆ دەرونی خۆمان هەم بۆ دەرونی بەرامبەر ئاگادار بن هەر خۆمان چاک نەکەین بەرامبەریشمان وا لێ بکەین کە حەسوودەکەی ئەکتیڤ نەبێ بۆ چونکە وەمی شەڕی حاسیدین ئیدا حەسەد خۆی پەنا ئەگرم بە تۆ لە شەڕی حاسید ئەوەی کە بە کردار ئەی سەلمێنی کە حەسوودە ئەسووتێنێ ئەکوژێت ئەبڕێت بەوەی کە یەکەمیشت ئەتا پێمان بکرێ نیعمەتەکانمان بشارینەوە باسی داهاتت مەکە باسی خۆشبەختی و خۆشگوزەرانیت مەکە لە نێو ماڵەکەی خۆتە باسی دەستکەوتەکان مەکە لای خەڵکە بۆ چونکە یەکسەر لە دڵی ئەو خوڕپێک ئەکات کەمیان زۆر بۆی کە یارمەتی بەرامبەرەکەت بدەیت ئەسڵەن باسی خۆشگوزەرانی و داهاتەکانی خۆت مەکە باسی خۆشگوزەرانی بە شێوە گشتێکە بکە بەس نەک نێو ماڵەکەی خۆتە نێو گیرفانەکەی خۆتە تەندروستی باشەکەی خۆتە ئەمانە هەمووی بشارەوە بەڵام باسی ئەوەکەیت و ئەما بنیعمەتی ڕەبیکە فحەدیث خوای گەورە پێمان مەفەرمێ باسی نیعمەتەکان بکە الحەمدولله ئەمن و ئاسایشێ الحەمدولله ئەتوانم بە قاچەکانی خۆم بڕۆم الحەمدولله محتاجی دەستکەس نیمە ئەم نیعمەتانە باس بکە بەڵام بڵێ لەخوا داهاتەکەم ئەوەندەیە و کوڕەکەم لە ئەو شادەی وەرگرت و کچەکەم لەوێ دامەزرا فڵان واو ئەو نیعمەتانە بشارەوە بۆ چونکە حەدیثێکا فەرمێ فإن كل ذي نعمة محسود هەموو خاوەن نیعمەتێک حەسوودی لەسەرە کەواتە یارمەتی بەرامبەرەکەت دە بۆی کە حەسوود نەبێت ئەگەر واد نەکرد دواشەیەکە لەسەری خۆت بشێنە تۆ واد لێ کردووە کە حەسوودیەکەی ئەکتیڤ بێت ئەمە لایەنی چەند لایەنی دووەمیان دامرکاندنەوەی هەستی خۆت کاتێک کە ئاماژەم پێکرد 187 دەروونمان هەستی خراپ ئەدوێنێت کاتێک کە شتێک ئەبینی مەڵێ لەکوێ بوو مەڵێ بەچی پەیدا کرد جا تا دوێن نان نەبوو بخوا بەچی پەیدا کردووە ئەو شوێنە بەڵکو بە پێچوان الحەمدولله خوای گەورە پێیدا
الحەمدولله بەدەستی هێنا وەڵڵی خۆشحاڵ بم گەیشتە ئەو جێگایە خۆشحاڵ بم ئیقامەی وەرگرت خۆشحاڵ بم خانووی کڕی الحەمدولله سیارەی وەرگرت الحەمدولله ئینجازەی وەرگرت لەو جۆرانە لەوانە لە ناخی خۆتدا ڕاز نەکەی بەڵام بەوەی کە حەسوودەکەتدا بمرچێنیەوە تۆ ململانەی ئەکەیت لە ململانەیە دای بەم وشانە وا لە هەستەکەی دای ئەمرچێنیەوە بۆی کە ئەکتیڤ نەبێت بۆی لایەنی تەقوایەکەت زاڵ بێ بەلایەنی فجوورەکەیە چونکە فألهمها فجورها وتقواها دڵی ئێمە هەڵگری تەقوا و خراپەکاریە بۆی کە لە ناخی خۆتدا زاڵ بی بەسەر ئەو حەسوودەی کە لە ناختدا خەریکە هەڵقوڵێ بێتە سەر زمانت تۆ دای ئەمرچێنیەوە بوش أفرمي إذا رأى أحدكم من نفسه أو ماله أو أخيه ما يعجبه فليدعو بالبركة هر کەسێک نیعمەتێکی لە خۆیان بینی لە سەرەوت و سامانەکەی بینی یاخود لە برایەکیان بینی با دوعای بەرەکەتی بۆ بکە بڵێ خوای گەورە بەرەکەتی تێ بخە الحەمدولله منداڵتان بۆ الحەمدولله سیارە هەرچی لەوشانە دوعای خێری بۆ بکە بۆ چونکە ئەفەرمێ فإن العين حق لەبەر ئەوەی چاو حەقە لەوانەیە بە چاوی خۆت لە ماڵی خۆت بدەیت لەوانەیە بە چاوی خۆت لە کوڕکچەکەی خۆتا بدەیت لە دەوروبەرەکەی خۆتا بدەیت مەبەستیشت نییە بەڵام ئەبینی بە چاوکەتە لێی ئەدەیت و لەوانەیە شتێکیان لێ بەسەر بێت بۆ لە هەمان کاتدا حەسوودەکەشت دامرچێنیەوە بۆیشە ولولا إذ دخلت جنتك قلت ما شاء الله لا قوة إلا بالله سورة كافة همومان أزاني كفيري هاوريكيكا دوا بدود بايا كاتك دي ناو باقسكي خوتا ناو دوكانكتا ناو مالكتا شبلي لا ما شاء الله لا قوة إلا بالله أم مشانا در ببرنك بلي أمل لتشيبو أمل لتشيك الريوح أما دوام سيميان يارمتيدان هانداني خلق تأثر بكون ئینسانی حەسوود قەت لێ ناگەڕێ کەسی برایەکەی خۆشی سەر بکەوێ نەکەتە برای دینیەکەی بەداخەوە زۆر جارە بینین لە نێو مزگەوتەکانیشە شەڕ و ئاوەژاوە هەیە کە لە کاتێکە نەدەبوایە بە هیچ شێوەیەکە ئەوانەی کە ئەهلی عیلمن ئەو ململانەیە بکەن خۆم خودی خۆمەگە زۆر جار ئاگادار نەبم شەیتان وام دێکە بمێتە ناو ئەو ململانەیەوە بەڵام زوو لەوانەیە من گەڕابمەوە بەڵام لەوانەیە 150 نەگەڕابێتەوە هەتا ئێستا لەسەر بانگدانە شەڕ لە زۆر جێمان لێ بووە لەسەر قامەتە شەڕە لەسەر مینبەرە شەڕە لە کاتێکە ئەمە واجبات و وەزیفە و مەسئولیەتە هەر وشتێک ئەیدرچێم لەسەر حساب بکرێت ئەگەر قوشەکانم جێگای خۆی نەگرێت لە ڕۆژی قیامەتە سزا ئەدرێم ئەی چۆن ململانێ بکەم لەسەر مینبەرە ئەگەر ئەم چینە ململانێ بکەن کە پێشەنگت بۆ نێو کۆمەڵگا ئەی بۆ گلەی لە هونەرمەندێکە گۆرانی بێژێکە سفورێکە ساقیتێکە مۆسیقاژنێکە هەرچێ لەو کەسانە گلیان لێکم کاتێک ئەوانە ململان لە نێوان یەکتریاکەن بۆ چونکە لەوانە پێشبینی ئەکرێت بەڵام لە ئەهلی مینبەر و عیلم و سەربەمەندیل ئەمە ڕەچاو ناکرێت بۆ کۆمەلگا تووشی شۆکە بێت ئەمە گەورەترین زیانە بە کۆمەلگا ئەگەندرێت بە کۆمەلگای ئیسلامی و بە ئیسلام خودی خۆشە ئەگەر بێت و مسلمانان ئێمە ئیماندار ئەهلی مینبەر ئەهلی عیلم ئەگەر بێت و ئەو ململانەیە بێتە سەرزمانیشان نەک بێتە کردارەکانیان دێتە ناو دڵەکانمان ئەخولێتەوە بەڵام ئایا لێ ئەگەڕێن بێتە سەرزمان إلا من رحم ربي إلا ئەگەر خوای ڕەحمی پێکردی بێگەرنە زۆر بەشمان بە زمان ئەومان کردووە کە ئەمە قێزەوەترین کارە بۆ چونکە ئەمە پێشەنجی نێو کۆمەڵگانە نەدە بۆ ئەوان ئەو کاریان ئەنجامدا بێ بۆیە پێش هەموو شتێک پێویستە ئەهلی جمعە و جەماعەت و سەفی یەکەم پێش سەفی دووەم پێشی سێمە بگەڕێتەوە ئینجا ئەهلی مزگەوت بە جەماعەت ئینجا ئەهلی دەرێ ئەبێ ئەم شتانیان تێ بگەێندری بۆ چونکە تۆ ئەهلی ئەم ئاەت و حەدیسانەی لە چی یاسا و ڕێساش دەستکردی مرۆڤدا هەبووە بڵێ حەسوود مەبە نییە لە هەموو یاسای ئەڵمانی و بەریتانیدا نییە بڵێ حەسوود مەبە تەنها لە یاساکانی پەروەردگارە فێرمانەکاتن و پێناساکات کە ئەفەرمێت حەسوود مەبن گومانی خراپ بێکەن مەبن جاسوسی مەکەن و پشت لە یەکتر مەکەن و وەکوون عیباد الله ئیخوانە برای یەکتر بن بۆچی ئەمە ئامۆژگاریمانەکات چۆن ئێمە ئەو ئاەت و حەدیسانە بخوێنەوە لە کاتێکیشە حەسوود بین ئەمە هەڵەکە لێرەدایە بۆیە خوای گەورە فەرمی هەل یەستەوی الذین یعلمون والذین لا یعلمون ئایا کەسانێک کە ئەزان و کەسانێک کە نازان ئێمە ئەزانین معقول نییە ئەو شتە لە من ڕۆ بدە بۆ من 10,000 عیبە بۆ ئێوە 9,000 بۆ ئەوە 8,000 بۆ ئەوە 7,000 تا گەر دواوە بۆی کە عیبەکە ئەوەندە زۆر نییە وەکو لێمە عیبەکە دیارە یارمەتدانی خەڵک وا دەکات کە تۆ حەسوودەکەت دابمرچێتەوە لە شوێنێک بووم هێشتا نوێژی مەغریب نەبوو هێشتا عەسر بوو بانگیاندا گوتمەوە نوێژ عەسر مەغریب نەبووە تەنئاوە فڵان کەسە بۆی فڵان کەس نەگاتە مزگەوتێ ئەو پێش ئەو بانگیدا سێرکە حەسوودیەی لە بانگدانە تۆ هێشتا عەسرە بانگ بدەیت بۆی کە فڵان بانگ نەدا خوا ئەمە بۆ دێنێت ئەمە نەزانینە ئەمە چێ ئەهلی
مؤذين مزقوت هل سنهلي علمنيه بلان مدى بو اوشتي رودا هل لاني كما خو لخذ بيك او باسكرا بجوان دات سير بيندرا وكما كاريش قيزونا كم دانشتواني خلقش ايان زاني كم من ملاني هيلين لسر بانك دانا ام كار قيزونانا ثم مزقوت شان لشاري المانيا امام كم نديت قلت لك امام قلت هلا بيش او نبيتنا والله اوي لسر منبر بو گنجش 21 سالان بو اوي بيش نوجين گنجش 20 سالان بو قلت او امامه حتى خلقانك هبي بنت سر منبر وبيش نوجك بقد نات سر منبرك شي خلقانك بي بگيني زوان ترين صفات لو ما مستيان بيني اما طاو مزقوت من هي 15 ساله هر او دو متساويه هر او مؤذنه هر او بيش نوجي لناقر يق نفر سر بك بركه اشتدانيه بو سوك حسودني ناقر كسك وازن ايرا باشاتيه خو پاشایەتی شنو مرتاحنینە سەیریکە بڕۆ مێژووی هەموو پاشایەکان بخوێنەوە هەمویان کوڕی خۆیان کوشتۆ مامی خۆیان کوشتۆ برازای خۆیان کوشتۆ هەمووتان نەزانن سەفەویەکانە شا ئیسماعیل چی کرد بە منداڵەکانی خۆیان شا عەباس پێنج منداڵی هەبوو چاوی منداڵەکانی دەرهێنا چاوی هەڵکۆڵی یەکێک لە منداڵەکانی دیکە چاوی هەڵکۆڵی چاوی دەرهێنا خۆی ژارخوار کرد و خۆی کوشت چونکە بە کوێری چۆن بژێت چونکە شا عەباس ئەیزانی لە یاساکاندا هەبوو کە نابێت کوێر ببێت بە پاشای وڵات شعباس هەستا چاوی منداڵەکانی خۆی دەرهێنا کوڕەکەی ناچاری چاوی خۆی ژارخوار کرد و خۆی کوشت کوڕ باوک وەلە کوڕەکانی خۆی کردو ئاگادار بە یعنی پێتان ئاسایی بی من وەلە برای خۆم بکەم وەلە کوڕەکەی خۆم بکەم ئێوەش یەکچی ئێوەتان ئەگەر بێت و شارەزای ئەو ئاەت و حەدیثانە نەبن پەروەردەی ئەمە نەبن هەموومان تێماندا ڕوئەدات ئێمە بەدەر نینە زۆرن بڕۆ هەر هەمووی پاشایەکانی سەردەمی عەباسیەکانە سەردەمی ئەمەویەکانە سەردەمی سەفەویەکانە سەردەمی عوسمانیەکانە سەردەمی بڕۆ پاشایەکانی رووسیا بخوێنە بڕۆ پاشایەکانی ئەندەلوس بخوێنەوە هەر هەمویان کاتێک فەشلان هێناوە کاتێککە کوڕەکانی خۆیان کوشتووە نەک دوژمنەکانی خۆیان کەسیان بەدەر نەبێت تا عومەرێکی کوڕی عەبدولعەزیز ئەبیسین لە مێژووە کە وابووە بەدەیانی شا عەباس و شا ئیسماعیل و فڵان و فیسارە خوێندەوە خۆتان زانن مەئمون و مؤمین دوو برابوون عقدشی لەگەڵا کردن بەوەی کە ململانێ نەکەن لە دوای ئەوە لەسەر خاک و نیشتمانەکەیە حتا لە کەعبەی پیرۆز عقدەکەیان نووسی و هەڵیان واسی و چەندەها عالم و زانای هینا کرد بە شاهید بەوەی کە لە دوای من ئەم شوێنە بۆ مەئمون بێ و ئەم شوێنەش بۆ مؤمین بێت ئەو دوو کوڕەکەوتن ململانی لەگەڵ یەکتر هێرشیان کردە سەر یەکتریان ئەو بۆ دوایەکە مەئمون مؤمینی کوشت برا لەگە برایە گەدار بن کەسمان بەدەر نین حسودی ئەوەندە پیسە پیسترین کردارێک کە لە ناخماندا هەبێت ئەم حسودیە جاوە قەد خابە من دەساحە ماڵوێران ئەو کەسەی کە ئەم لایەنە فرامۆشەکات چوارەم چارەسەر ئەوەیە کە ئینسان دوعا بکات فەلق و ناس و ئیخلاص بە بەردەوامی بخوێنێ بۆ چونکە خۆتان زان سورەتی فەلق وانە هەمووی باسی شەڕی حاسینەدا حەسەد و شەڕی نەفاثات في العقد و ئەوانە هەموو باسی ساحیر و ئەو ژنانە کە فووەکەن بەگرێدا و شەڕی حاسیدەکان هەل لە خۆماندا و هەم لە دەوروبەری خۆشماندا کە بۆی کە ئەکتیڤ نەبین و ئەوانش ئەکتیڤ نەبن بەرامبەری خۆماندا چونکە بەبێ دوعا هیچ شتێک جێبەجێ ناکرێت کەواتە خۆشەویستەکانم قەد ئەفلح من زەکاها وقد خاب من دەساها ئەم بابەتە زیاتر هەڵەگرێ بەڵام هەر ئەوەندە کاتمان هەبوو ئینشاءالله ببێتە بەرچاوڕوونێک بۆتان عباد الله إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد وبارك على محمد وعلى آل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا اللهم يا مقلب القلوب ثبت قلوبنا على دينك اللهم آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار اللهم هب لنا من أزواجنا وذرياتنا قرة أعين واجعلنا للمتقين إماما اللهم انصر الإسلام والمسلمين ودمر أعداء الدين اللهم أعز الإسلام والمسلمين وذل الشرك والمشركين اللهم احفظ غزة سماءها وأرضها وما فيها اللهم ثبت أقدامهم ودمر أعداءهم اللهم ثبت أقدامهم ودمر أعداءهم اللهم اشف مرضاهم وارحم موتاهم يا أرحم الراحمين اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات برحمتك يا أرحم الراحمين وصلى الله على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد عباد الله إن الله يأمر بالعدل والإحسان وإيتاء ذي القربى وينهى عن الفحشاء والمنكر والبغي يعظكم لعلكم تذكرون وأقيموا الصلاة